سوودانی ڕەزامەندی لەسەر دوو موچەی هێزە ئەمنیەکاندا لە سپینەوە ڕێکارەکانی ناردنی پارە بۆ هەرێم دەست پێ دەکات. پارە لە بەغداوە دەگات و لە 3 ڕۆژدا موچەی سەرجەم فەرمانبەران دابەش دەکرێت. بەپێی زانیاریەکان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و هێزە ئەمنیەکاندا سەرچاوەیەکی باڵا لە بەغداوە بە تیواری ڕاگەیاند. سبەینێ یان دوو سبەی ڕێکارەکانی ناردنی پارەی موچە بۆ هەرێم دەست پێ دەکات. وتیشی ڕەنگە لەم 2 ڕۆژەدا موچەی خانەنشینان و فەرمانبەرانی مەدەنی سەرەتا بگات و دواتر موچەی مانگی حوتی هێزە ئەمنیەکانیش بنێردرێت. بەوتەی سەرچاوەکە سوودانی ڕەزامەندی دەربڕیوە تا هەفتەی داهاتوو موچەی مانگی حوتی هێزە ئەمنیەکان خرج بکرێت و لەگەڵ موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی عێراقیش موچەی مانگی هەشتی هێزە ئەمنیەکانیش ڕەوانە بکرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە تا ناوەڕاستی مانگی داهاتووش موچەی مانگی حوت و هەشتی فەرمانبەران و هێزە ئەمنیەکانی هەرێمیش خرج دەکرێت. هاوکات وەزارەتی دارایی عێراق و چاودێری دارایی لە ماوەی دووماندا بڕیارە سەرجەم کەم و کوڕیەکانی لیستی موچە چارەسەر بکەن و ئەو تێبینی و ئاستەنگانەی هەیە چارەسەر بکرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمیش بە تیواری ڕاگەیان لەگەڵ گەیشتنی پارەکە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. سەرچاوەکە وتیشی هەوڵ دەدەن لە 3 ڕۆژدا و بە گەیشتنی پارەکە خشتەی موچە بڵاو بکەنەوە بۆیە چاوەڕێن پارەکە بگات و موچەی سەرجەم فەرمانبەران بە زووترین کات دابەش بکرێت.